هیوادارین بەرە و پێشتر بڕۆن. ئێمە چەندین دیدار و گفتوگۆمان کردووە، چەندین شاندی هەردوو لاش چاو پێکەوتنیان هەبووە لەگەڵ یەکتر بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە هەن. بەڵام ناکرێ لێرەدا کێشەکان تەنیا بە کێشەی موچە و کردنەوەی فڕۆکەخانەکاندا کورت بکرێنەوە، چونکە کێشەی ئێمە کێشەیەکی مێژوویی سیاسی نەتەوەیی دوور و درێژەوە. ئەوە مەسلەی دەستوری عێراقە کە ئێمە داکۆکی دەکەین لەسەرەوەی هەموو دەستوری عێراق ئەبێ جێبەجێ بکرێت، تەنیا چەند خاڵێکی لێ هەڵ نەبژێرن و مەسلەی کێشەی بینی هەرێم و بینی عێراق نەکرێ بە بابەتێکی هەڵمەتی هەڵبژاردن بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق و هیوادارین کە وەکو نەتەوە سزای ئەوە نەدرێن و ڕێگری لەوەش بکرێت کە چەندین ملیۆن کەس ببن بە قوربانی یاریەکی سیاسی لە بینی حکوومەتی بەغدا کە بێ سزای نەتەوەیەک بدە بۆ ئەوەی لە هەڵبژاردن شانسی بردنەوەی هەبێ. بە حقیقەت دەمە خۆی جێی پرسیارە کە چۆن بەو شێوەیە دەکرێت مامەلە لەگەڵ نەتەوەیەک بکرێت. هیوادارم ئەو ئەنجامی ئەو گفتوگوانە بەرە و ئاشتەوەی بڕۆن، بەرە و بەدیهێنانی ئەو مافانە بڕۆن کە هی خەڵکی کوردستانەوە لە دەستوریشدا جێگیر بوون. گفتوگۆمان هەبووە بە تایبەتی لە سەرکردنەوەی فڕۆکەخانە و مەسلەی موچە و ئەو شتانەشکە یەکێک لەو بابەتانە، ئەمە هەموو شت نین، بەڵێنی ئەوەیان داوە کە بە زووی ئەو شتانە چارەسەر بکرێن. بەڵام دیسانیش من ناتوانم لەسەر بەڵێنی ئەوان هیچ بەڵێنێک بدەم، بەڵام هیوادارین بەڵێنەکانی خۆیان بەرنەسەر و ئەو کێشانە چارەسەر بکەن بۆ ئەوەی ڕێخۆش بکەن تاکو کێشە هەڵوەسراوەکانی تریش کە لە بینی بەغدا و بینی هەرێمی کوردستاندا هەن ئەوانش چارەسەر بکرێن. شوێنە دابڕێنراوەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان یەکێکە لە بابەتە سەرەکیەکان، چونکە ئەم وەزعە بە حەقیقەت قابلی قبول نییە بەو شێوەیە مامەڵەکردن لەگەڵ خەڵکی کوردستان کە لەو شوێنانە دەژین. ئەمە نابێ بەردەوام بێت، چونکە دەستور ڕێگە و ڕێسەی خۆی هەیە کە چۆن مامەلە لەگەڵ ئەو شوێنانە بکرێ. ناکرێت تەنیا لایەنێک خۆی فەرز بکە یان خوا نەخواستە ڕێگری لە وجودی خەڵکی کورد بکەن کە بە شێوەیەکی دەستوریەوە دانی پێدانراوە و هیوادارین حکوومەتی عێراق لە ئێستا و لە ئایندەشدا ڕۆحیەتی هاوکاری زیاتری هەبێ بۆ ئەوەی لەگەڵ هەرێمی کوردستان ئاشتەوەی نیشتیمانی نەک تەنیا لە کوردستان لەسەر هەموو لە سەراستی عێراقیشدا دروست بکە.